الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لا القيسيم لسورة لقمان بيم وخزمتان بس رزا من دي رب العالمين وهي وادانم ايوي ازي السودي لور بقرن برزان لا آتي كم رب العالمين باسي لألف لام ميم كر باشان دفرمي تلك آيات الكتاب الحكيم بەڵا ئیتر ئەوە ئاەتەکانی ئەو کتابەیە کە خوای گەورە وەسفی دەکا بە ئەلحەکیم. تیلکە ئیسمی ئیشارەیە لە بۆ بەعید بەکاردێ. زانایان دەفەرمون لێیە خوای گەورە وەسفی ئەو ئاەتان دەکا بە تیلکە کە لە بۆ بەعیدیش بەکاردێ لەبەرەوەی لیبوعدی مەکانەتی ئەو ئاەتانە زۆر بەرز و بڵند و بە قیمەت و بەهای بەرزیان هەیە. لوی خواهی گەورە سبحانه وتعالى تلکیان لەبۆ بەکاردێنی. تلك آيات الكتاب الحكيم. أو آتانا بريتين لآيتي أو قرآني كوا خواهي گەورە وصفی دەکا سبحانه وتعالى بەچی بە الحكيم. الحكيم دیارە زانان دەفەرمون کاتێک وەصفی دەکا بە الحكيم دوو شتی لێ وەردەگیرێ واتە کتابێکە حکمەتی تێدا و هەروەها کتابێکیشە ئاەتەکانی محکەمە. کتابێکە حکمەتی تێدا جا هەندێک لە زانان دەفەرمون لەبەر ئەوەی ئەو کتابە لەلایەن زاتێکەوە هاتیە و کەلامی زاتێکەکەوە هەر بەخۆشی الحەکیمە. الحەکیمە الله تعالى کە یەک لە ناو پیرۆزەکانی الحەکیمە کەلامەکەشی پڕە لە حکمت ئیتر وەکو لە شەرحی یاخود لە لێکدانەوە و تەفسیری ئەو ناو پیرۆزەی دەفەرمون الحەکیم بەمانای ئەوەی دێ لم يخلق شيئا عبثا ولم يشرع إلا ما هو عين المصلحة. الله تعالى هیچ تێشی بەبێ هەدەف و بەبێ غایە دروست نەکردە و هەروە هیچ تێشی نەکردیتە شەریعەت لە بۆ بەندەکانی خۆی ئیلا عینی مەسلحەت لەوەیدایە کەوا خوای گەورە لە بۆیانی دانایە مەسلحەت و قازانجی دنیا و قیامەتی بەندەکان لەوەدایە. ئیتر قورئانی پیرۆز حەکیمە پڕە لە حکمت پڕە لە دوڕ و گەوهەر بەڵام کەسێکی دەوێت بچیتە خزمەتی و لێی بەهرەمەند بی. وهروها كتابك محكمة چونکە الحكيم هم حكمتي لوردجيره وكزان دفرمون وهروها بهن بمعنى محكميش دي توكمية ومحكمة للان عباراتكاني للان الفاظكاني للان وشكاني للان معانيكاني. كتابك بكرترين عبارته كلمات تعبير لفراوانترين ما نادكاتا. كتابك محكمة كتابك محكمة بهيج شويك تناقضي تيدانية تيك ناجيري وكخواي قرد فرمي ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. أقل القرآن لا غير الله تعالى بهات بوايا لواني اختلافي زوري تيدا كود بلام لألف لسورة الفاتحة حتى سورة الناس بالتأكيد هيس تناقض تێک جیرانێکی تێدانە. قورئانێکی محکەمە تۆکمەیە ئەوەی کەوا تێیدا لەو ئەخبارانەی کەوا تێیدا لەوانەی ڕابردوو کە لەومان باز دەکات لە بیدایەتی خەڵقەوە هەتا وەکو ئەوڕۆ و هەروها لە داهاتوو هەتا نیهایەتەکەی کەوا بە بەهەشت و جەهەنەم دێ هەموو ئەخبارەکانی محکەمە تۆکمەیە 100% مطابقی واقع و هیچ خلافی تێدا نییە. ئەوەی کە تێیدا لە ئەحکامەکانیشی هر هموي أو بري حكمتي تدا وهروها أو بري مصلحته أو بري سعادته بختوري بندكاني تدا لدنيا ولقيامة. تلك آيات الكتاب الحكيم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.